تێڕامانێک لە پرۆسەی خوێندنەوەی مۆدێرن نووسین و خوێندنەوەی ئاوات نەسروڵڵا. خوێندنەوە تەنها چالاکییەکی سادە نییە، بەڵکو پرۆسەیەکە و هەموو پرۆسەیەکیش سێ بەشی سەرەکی هەیە کە بریتین لە تێکردا، پرۆسێس، دەرهاوێشتە. خوێندنەوەی سەردەمیانە بە دووی چارەسەری زۆری زانیاری و کەمی کاتەوەیە. هەوڵەکان بەو ئاقارەدا دەڕۆن کە چۆن بتوانین لە کەمترین کاتدا زۆرترین نووسراو بخوێنینەوە. بۆ نمونە فێربوونی تەکنیکەکانی خێرا خوێندنەوە، سپید ریدین و خوێندنەوەی وێنەیی، فۆتۆ ریدین هەوڵێکی دیارن بۆ ئەم مەبەستە. ئامانجی ئەم بابەتەم سەرەڕای چارەسەری ئەم گرفتەی سەردەم خستنە ڕووی کۆمەڵێ ڕەهەندە لە پرۆسەی خوێندنەوەدا تاوەکو خوێنەر سەرکەوتوو بێت لە خودی پرۆسەکەدا و بە چۆنایەتیەکی بەرزەوە واتە های کۆڵیتی ئامانجی خوێندنەوەکەی بهێنێتە دی. خوێندنەوەی استراتیژی بوون لە هەرە باشترین خەسڵەتەکانی مرۆڤی ئامانجدارە، چونکە خاوەنی پلانە و پلانیش بە دیاریکردنی خەونێک دەست پێ دەکات لە ئایندەیەکی تا ڕادەیەک دوور. جیاوازی ئەو خوێنەرانی کە بەرهەمدارن بە تەنها بۆ ئەوە ناگەڕێتەوە کە زیرەک و لێهاتوون و کاتی زۆریان بۆ خوێندنەوە تەرخان کردووە، بەڵکو لەسەر و هەموو فاکتەرەکانەوە ئەنجامخوازی و چۆنیەتی خوێندنەوە وەهای لێکردوون کە بە کۆمەڵێک دەرەنجامی گەورە بگەن. استراتیژی بوون ئەوەیە ئەنجامخواز بین و هەر لە سەرەتادا خوازیاری ئەنجامێک بین کە بە کۆی پرۆسەی خوێندنەوە پێی دەگەین، نەک تەنها خوێندنەوەی نووسینێکی دیاریکراوی وەک پەرتووکێک. خوێندنەوەی قوڵ. زۆربەی خوێنەرانی کەم بەرهەم هەڵمەتیان بۆ بەدەستهێنانی زۆرترین داتا و زانیاریە. لە ڕاستیدا وێڵبوون بە دوای داناییدا هاندەری سەرەکی خوێنەرانی بەرهەمدارە. خوێنەری بەرهەمدار خوێنەرێکی ئامانجخوازە و قوڵتر دەخوێنێتەوە، دەزانێ کە کەڵەکەکردنی زانیاری بەبێ قوڵ بوونەوە بەرهەمێکی بەرچاوی نابێت. خوێنەر پێویستە هەر لە سەرەتاوە بۆ دەرەنجامێکی خوازرا و مەبەستێکی دیاریکراو بخوێنێتەوە، کۆمەڵێ نووسراو دیاری بکات بۆ ئەوەی بیان خوێنێتەوە. هاوکات خوێنەر پێویستە بزانێت کە دیاریکردنی نووسین بە مەبەستی خوێندنەوە پرۆسەیەکی بەردەوامە، ناکرێت هەر لە سەرەتاوە بڕیاری یەکلاکەرەوەی بدات، بەڵکو دەبێ وەک ماسیگرێک ڕووبارەکەی دیاری بکات و پاشان بشتوانێت لەگەڵ هەڵسەنگاندنی ڕووبارەکەدا شوێنی جۆراوجۆر لەسەر هەمان ڕووبار تاقی بکاتەوە و بە مەبەستی گرتنی ماسی باشتر و زۆرتر. یادگەیەکی باشتر. کێشەی چارەسەر نەکراوی خوێنەر بە درێژایی مێژووی نووسین وەسوەسەی یادهێنانەوەی زانیاریەکانە. زۆر جار دەبیستین دەوترێت لەبەر ئەوە ناخوێنمەوە کە بیرم دەچێتەوە. بەڵێ لە ڕاستیدا ئەگەر هەر بخوێنینەوە و هیچمان لەبیر نەمێنێت ئەمە کارەساتە. بەڵام باش وایە ورتر بڕوانین، بزانین ئایا خوێندنەوە تەنها بۆ مەبەستی ئەوەیە کە زانیاری وەرگرین بە مەبەستی بەیاد سپاردن، یان خوێندنەوە مەبەست و دەرەنجامێکی گەورەتری هەیە. پرۆسەی خوێندنەوە چەند کاریگەریەکی گەورە لە خوێنەردا بەجێدەهێڵێت. یەکێکیان ئەوەیە کە کۆمەڵێک زانیاری پێویست بەیاد بسپێردرێت. بەڵام لە هەمووی گرنگتر خوێندنەوە ئاستی توانازەینیەکان بەرز دەکاتەوە، واتە خوێندنەوەی ئامانجدار و بەردەوام ئاستی ژیری و تێگەشتن و بیرکردنەوە و تەرکیز باشتر دەکات. خوێنەرێکی ئاست بەرز بین بە زانیاریەکی کەمەوە زۆر باشتر لەوەی ئاستمان نزم بێت و زانیاری زۆرتر بزانین. ڕێگای سەرەکی بۆ بەیاد سپاردنی زانیاریەکان ئەوەیە خوێنەر هەوڵ بدات هەستەکانی بەئاڵۆزکێنێت، بنووسێنێت یان تێوە بگلێنێت بە چڕوپڕی بە بابەتەکەوە. بۆ نمونە بابەتەکە باز لە فەلسەفەیە، خوێنەریش ئەگەر لە بابەتەکەش بگات ناچارە کە کۆمەڵێ زانیاری بەباشی لەبیر بمێنێت. ئەگەر بێت و خوێنەر بۆ هەر سێ فەیلسوف سوقرات و ئەفلاتون و ئەرەستۆ هەستەکانی نەئاڵۆزکان دەبێت پێیانەوە، ئەوە دواتر پێدەچێت زانیاریەکانی لەبیر نەمێنێت یان تێکەڵیان بکات. لەم نمونەی خوارەوەدا زیاتر ڕوونی دەکەینەوە کە چۆن خوێنەر دەتوانێت یادگی باش بکات و زانیاریەکان بەیاد بسپێرێت. لە بەشە جیاوازەکانی خوێندنەوەکەدا هاتووە کە سوکرات مامۆستای ئەفلاتون بوو، ئەفلاتون مامۆستای ئەرەستۆتڵ بوو، ئەرەستۆ بە مامۆستای یەکەم ناسراوە، ئەفلاتون نازناوی ژیری داوە بە ئەرەستۆ، ئەرەستۆ مامۆستای ئەسکەندەری مەکدۆنی بوو. ئەرەستۆ بە درێژایی مێژوو کاریگەری لەسەر کۆمەڵێ فەیلسوفی گەورە هەبوو، لەوانەش سپینۆزا، ئیبن ڕۆشد، ئیبن سینا، ئیبن هەیسەم، دیکارت، هیگڵ، سوهرەوەردی، بەرتراند راسێل، کانت، ڤۆڵتێر، فارابی، کارل پۆپەر و چەندانی تر. چۆنیەتی بەیانسپاردنی زانیاریەکان بەتایبەت ناوەکان. ئەم زانیاریانە بەڕێوەبردننی خوێندنەوە دەبێت. ئەگەر خوێنەر بە
یەکەم سوقرات مامۆستای ئەفلاتون بوو. خوێنەر پێویستە کەسێ بێنێتە پێشچاوی کە لە یۆنانی کۆنا ژیاوە و بەردەوام خەریکی وانەوتنەوە و گفتوگۆ و مشتومڕە و سووکە سووکە لەسەر فەلسەفە کارەکات. بۆی سوقراتی لەبیر نەچێتەوە بڵێ سووکە سووکە لەسەر فەلسەفە کار دەکات. سووک زۆر گرنگە سەرەتای ناوێک خەیاڵێکی بۆ بکەیت و وشەیەکی تر لە ڕستەیەکی سادەدا بەکار بهێنیت تاوەکو دواتر بیرت بکەوێتەوە، یان دەتوانی سوکەر بە مانای شەکر بەکار بهێنیت و بێنیتە پێشچاوت کە سووکە سووکە فەلسەفە ڕابە دەکات. باشە سوقرات سووکە سووکە فەلسەفە ڕابە دەکات و پێ بە شەکرا ئەنێ. لێرە هەستی بینین و بەرکەوتنت بەکارهێنا و دەتوانی بهێنیتە مێشکت کە دەنگی گفتوگۆ و دەنگی خرمەخرمی شەکرەکەی ژێرپێی دەویستیت. هەستی تامکردن بەکاربێنە و وا هەست بکە هەر کات فەلسەفە دەخوێنیتەوە ناودەمت شیرین دەبێت، چونکە فەیلسوفی یەکەم ناوی سوکرات بوو بەهۆی شەکرەکەی سوکرات. سوکەر سوکەر سوکرات. بهێنە پێشچاوت کە قوتابیەکەی واتە ئەفلاتون شیرین نەبوو بەڵکو تون بوو. ئەفلاتون ئەفلاتون دەتوانی بۆ سەرەتای ناوەکەی واتە ئەفلا وشەی ئەفلام بەکاربهێنی وەک ئەفلام کارتۆن. ئەفلاتون ئەفلام کارتۆن. شەکرەکەش سوکەر سوکرات. بهێنە پێشچاوت کارەکتەرێکی کارتۆنی و لە بیبەر دروست کراوە و تونە. اینجا ئەفلاتون مامۆستای ئەرستۆتڵ بوو. لێرەدا تام و بۆن و هەست و وێنەی بیبەری تون یارمەتی دەرن تاوەکو هەستەکانت بە تەواوەتی بە ئالۆستکێن بە ئەفلاتونەوە. وێنای بکە قوتابیە لە بیبەر دروستکراوەکە ئەمجارە بۆتە مامۆستا و وانە بە زیرەکترین قوتابی دەڵێتەوە بە ناوی ئاراس. هەموو جارێ ئەفلاتون بە ئەرستۆتڵ دەڵێ ئاراستۆی دڵ ئەرستۆی دڵ ئەرستۆتڵ ئەرستۆتڵ. بەڕێزان کە تو ئاراستۆی دڵ ئەرستۆتڵ بیرخاتەوە زۆر مهمە. ئەرستۆ بە مامۆستای یەکەم ناسراوە، واتە ئەرستۆ کە قوتابی ئەفلاتون و ئەفلاتون کە قوتابی سوقراتە. ئەرستۆ ئەمەی سێهەمیان بە مامۆستای یەکەم ناسراوە. بەڵێ ئەم ئاراسە دڵی فەلسەفەیە و دەبێتە ئەو کەسەی پێی بوترێ مامۆستای یەکەم لەبەر ئەوەی زۆر شیر بوو. لە دەقەکەشا هاتبوو ئەڵێ نازناوی ژیری پێدا. ئەسکەندەری مەکدۆنی وێنای بکە پیاوێکی مەزن بە دەنگێکی بەرز قسە دەکات و شمشێرێکی زۆر گەورەی بەدەستەوەیە. بە دەنگێکی بەرز دەبیستی کە بەرامبەر هەر کەسێک کە دەڵێ کارێک دەکەم دەڵێ مەکە ئەوە دۆ نییە، مەکە ئەوە دۆ نییە. مەکدۆنی مەکدۆنی هەموو کارێ بۆ من وەکو ئاودۆیە ئاودۆ مەکە دۆ نییە بۆ مەکدۆنی. ئەمیش بە مەبەستی ئەوەی مەکدۆنی بیر بخاتەوە. خوێنەری بەرز مەرج نییە ئەوەی دێتە مێشکی من بۆ مێشکی تۆش گونجاو بێت. پێویستە هەوڵ بدەیت لە زۆرترین زانیاری ڕابردووت کەڵ و گۆر بگریت و پەنابەریتە بەر هەر زانیاریە کە دەکرێت پەیوەستی بکەی بە زانیاریە نوێیەکە و تا دەتوانی هەستەکانی بینین و بیستن و هەستی بەرکەوتن و تام و بۆن بەکاربهێنی. لە سەرەتاوە ئەم شێوازە وا دەردەکەوێت کاتی زۆری دەوێت، بەڵام پاش ماوەیەک دەتوانی زۆر بە خێرایی فەنتازیایەک دروست بکەیت و بچیتە نێو زانیاریەکانەوە. ئەم ڕێگایە پێدەچێت گەمژانە دەربکەوێت، بەڵام خەڵکانی زیرەک بەردەوام لە مێشکیاندا خەیاڵی جۆراوجۆر دەکەن، بە دەوروبەرەکانیان ناڵێن چونکە پێیان شەرمە. ئەو کەسانش کە هەمیشە کێشەی لە بیرچوونەوەیان هەیە دەیانەوێت بە شێوەیەکی لۆژیکیانە لە هەر زانیاریەک بڕوانن، بەڵام دواتر بێهیوا دەبن کاتێک دەزانن زانیاریەکانیان لەبیر چۆتەوە. بۆ ئەوەی زانیاریەکمان لەبیر بمێنێت پێویستە خەیاڵ و فەنتازیا دروست بکەین و زۆرترین هەستەکانمانی پێوە بە ئاڵۆزکێنین. خوێنەری بەڕێز هەوڵ بدە بەو شێوەیەی کە لەسەرەوە ڕوونمان کردوێتەوە ناوی ئەو فەیلسوفانەی ئاماژەمان پێکردن کە کاریگەر بوون بە ئەرستۆ بەیادبستێریت کە لێرەدا جارێکی کە ئەیان لێمەوە: سپینۆزا، ئیبن ڕۆشد، ئیبن سینا، ئیبن هەیسەم، دیکارت، هیگڵ، سوهرەوەردی، بەرتراند راسێل، کانت، ڤۆلتێر، فارابی، کارل پۆپەر. خوێندنەوەی خێرا سپید ریدین. خوێندنەوەی خێرا بیرۆکەیەکە کە بەڕاهێنان دەتوانی بە ماوەیەکی کەمتر زۆرترین نووسراو بخوێنیتەوە و هاوکات دەبێت بە شێوەیەک بێت کە ئاستی تێگەیشتنت دانەبەزێت. دەتوانی لەو بارەوە بخوێنیتەوە یان بەشداری خولی جۆراوجۆر بکەیت. لێرەدا بە کورتی ئاماژە بە گرنگترین خاڵی خێرا خوێندنەوە دەکەم. خاڵی یەکەم: ببینە و تێبگە و دەنگەکەی لە مێشکتدا مەڵێرەوە. ئەمە ناوڕۆکی بیرۆکەی خێرا خوێندنەوەیە، چونکە هۆکاری سەرەکی خاوخوێندنەوە ئەوەیە ئێمە نووسراوەکان ئەگەر بە دەنگی بەرزیش نەخوێنینەوە لە مێشکماندا دەنگەکەی دەڵێین. ئەمە هۆکاری سەرەکی خاوخوێندنەوەیە.
هەوڵ بدە بە خێرایی پەنجە بخشێنی بە دێڕەکانی نووسراوێکدا و هێندە خێرا پەنجەت تێپەڕ بکەیت بەژێر دێڕەکاندا کە لە هەر دێڕێکدا دوو وشە تێگەیشت بیت بەبێ ئەوەی ئەو دوو وشەت گۆ کردبێت. ئەمە یەکێکە لە ڕاهێنانەکانی خێرا خوێندنەوە. ئەگەر چەند سەد لاپەڕە وەها لێ بکەیت مێشکت ڕادێت کە تێبگات بەبێ ئەوەی وشەکان گۆ بکات. خاڵی دووەم، زۆرترین ڕووبەری نووسراو ببینە. ئەمەش لە سەرەتاوە زۆر کارێکی دژوارە، بەڵام ڕاهێنانی جۆرا و جۆر هەیە بۆ ئەم مەبەستە تاوەکو خوێنەر بتوانێت خێرا چاو بخشێنێت بەسەر نووسراوەکاندا و هاوکات تێبگات. خوێندنەوەی وێنەیی فۆتۆڕیدین. لای توێژەران خوێندنەوەی وێنەیی جێگای گومانە و ڕەخنەی زۆری لێگیراوە. بەڕای من کێشەی خوێندنەوەی وێنەیی ئەوەیە بانگەشەکانی گەورن، بەڵام بنەماکان و تێڕوانینەکانی بۆ خوێندنەوە زۆر قوڵ و کاریگەرن. خێرا خوێندنەوە یەکێکە لە قۆناغەکانی خوێندنەوەی وێنەی. بۆ ئەوەی کەسێک لە بنەما و قۆناغەکانی خوێندنەوەی وێنەی تێبگات پێویستە شارەزایی هەبێت لە خێرا خوێندنەوە سپید ریدین، بەرنامەڕێژی زمانی دەماری واتە NLP، Neuro Linguistic Programming و هەروەها هیپنۆتیزم. بە کورتی خوێندنەوەی وێنەی بە گوێری پۆڵشیڵی دامەزرێنەری 5 قۆناغە. قۆناغی یەکەم، ئامادەسازی Prepare. لە سەرەتای هەر خوێندنەوەیەکەوە پێویستە مێشکت ئامادە بکرێت و تەرکیزی بخاتە سەر ئامانجی خوێندنەوەکە و پرسیارێ بوروژێنێت کە مەبەست لە خوێندنەوەکە بەدەستهێنانی وەڵامەکەیەتی. ئەمەش بەم شێوەیە کە هێورکردنەوەیەکی خێرا واتە ریلاکسیشنێک مەبەستی خاوکردنەوەی ماسوولکەکانی لەش و هەناسەدانی قوڵ و تەرکیزکردن و ئارامیدانە بەمێشک بکرێت و پرسیارەکە بوروژێنرێت و مەبەستەکە دیاری بکرێت. قۆناغی دووەم، بینینی پێشوەخت Preview. لەم قۆناغەدا خوێنەر چاوێکی خێرا بە پەرتووکەکەدا دەخشێنێت واتە سێرڤی و سەرنج دەداتە پێڕست و سەردێڕ و وێنە و کڵێشەکانی ناو کتێبەکە و تەواوی ئەو دێڕانەی کە بە تۆغ نووسراون یان خەتیان بەژێردا هاتووە، پاشان وشە کلیلیەکان دیاری دەکات Trigger Words. دواتر بە خێرایی پێداچوونەوەیەک دەکات. قۆناغی دووەم، بینینی پێشوەخت Preview. لەم قۆناغەدا خوێنەر چاوێکی خێرا بە پەرتووکەکەدا دەخشێنێت سێرڤی و سەرنج دەداتە پێڕست و سەردێڕ و وێنە و کلێشەکانی ناو کتێبەکە و تەواوی ئەو دێڕانەی کە بە تۆغ نووسراون یان خەتیان بەژێردا هاتووە، پاشان وشە کلیلیەکان دیاری دەکات Trigger Words. دواتر بە خێرایی پێداچوونەوەیەک دەکات Review. قۆناغی سێهەم، خوێندنەوەی وێنەیی فۆتۆڕید. زۆر بە سادەیی بریتیە لەوەی خوێنەر بە خێرایی لاپەڕەکان هەڵدەداتەوە و تەنها تەماشای سپیایی لاپەڕەکان دەکات بەبێ ئەوەی سەرنجی نووسینەکان بدات تاوەکو نائاگای خۆی نەستی ئەو نووسینانە وەرگرێت. بەڵام دەبێت پێشوەخت حاڵەتێکی ئامادەیی بۆ فێربوونی خێرا بڕەخسێنرێت لەلایەک. ئەمە جێگەی گاڵتەجاڕیە بۆ ئەوانەی نەشارەزان لە حاڵەتی هیپنۆتیزم و چاوەڕێی دەرەنجامی خێرا و بەرچاون لەم جۆرە خوێندنەوەیە. پێویستە خوێنەر ئەگەر ئەمڕۆ بڕیاری خوێندنەوەی کتێبێکی دابۆسبەی ئەوە هەر ئەمڕۆ لە چەند خولەکێکدا قۆناغی یەکەم و دووەم و سێم جێبەجێ بکات بۆ ئەوەی ئامانجی خوێندنەوەکە بێتردی. ئامانجی خوێندنەوەش بەوە دێتەدی کە مێشکی کەسێک بە تەواوەتی ئامادەباشی هەبێت بۆ خوێندنەوەی بابەتێک. ئەمەش کاتێک دێتەدی کە نائاگای کەسەکە پێشتر ئەو زانیاریانەی هەرس کردبێت. قۆناغی چوارەم، چالاکسازی Activate. لەم قۆناغەدا چەند کارێک دەکرێت کە گرنگترینیان دروستکردنی نەخشەیەکی زەینیە واتە ماین ماپ بۆ ئەو نووسینە، تاوەکو بە دروستکردنی ئێسکەپەیکەرێک بۆ نووسینەکە ئاسانکاری بکەین بۆ مێشکمان. پێویست ناکات ئەم نەخشەیە ئێسکەپەیکەرێک بێت بۆ هەموو لەشی نووسراوەکە، بەڵکو دەکرێت تەنها ئەو بەشانە یان ئەو زانیاریانە بگرێتەوە کە بۆ خوێنەر گرنگن. قۆناغی پێنجەم و کۆتایی، خێرا خوێندنەوە Rapid Read. لە پێش ئەم قۆناغەوە خوێنەر شارەزایی تەواوی هەیە سەبارەت بە پەرتووکەکە، بەڵام هێشتا زۆرینەشی نەخوێندوێتەوە. لەم قۆناغەدا خوێنەر بە شارەزاییەک لە بە ئاگابوونی لە کتێبەکە و بە هەستێکی تایبەت کە لە نائاگایەوە سەرچاوی گرتووە بڕیار دەدات کە چ بەشێ لە کتێبەکە بە خێرایی بخوێنێتەوە. پێدەچێت خوێنەر گەیشت بێتە ئەو باوەڕەی کە هیچ پێویست ناکات ئەو پەرتووکە بخوێنێتەوە، یان بە پێچەوانەوە پێدەچێت بڕیار بدات بەشێکی دیاریکراو یان هەموو نووسراوەکە بخوێنێتەوە. گرنگەوەی ئێستا شارەزاییکی وردی هەیە سەبارەت بە کتێبەکە و وەک خوێنەرێک نییە کە لەسەر بنەمای ناونیشان یان نووسەر بڕیار بدات، بەڵکو لەسەر بنەمای ئەنجامخوازی و هێنانەدی مەبەستەکەی ئەو کارە دەکات. تێڕوانینێک بۆ خوێندنەوەی وێنەیی. ئەو ئاستە فکری لە پاش 10 ساڵ خوێندنەوە بەدەستمان هێناوە لە ئەنجامی خوێندنەوەی 100 کتێبدا دەکرا بە 3 ساڵ پێی بگەین ئەگەر شێوازی خوێندنەوەی وێنەیمان بەکار بهێنایە. چۆن؟ چونکە پاش 10 ساڵ پێدەچێت ناوی تەنانەت هەندێک لەو کتێبانەمان لەبیر نەمابێت کە لە چەند ساڵی ڕابردوودا خوێندوونمانەتەوە.
بەڵام ئەوەی گرنگە ئەو ڕۆڵە گەورەیە بوو کە ئەو سەد پەرتووکە لە بنیادی ژیری ئێمەدا گێڕایان. ئێستا کەسمان چاوەڕێی ئەوە ناکەین وردەکاری زانیاریەکانی نێو ئەو پەرتووکانەمان لەبیرما بێت. بەڵێ دەکرا لە بری 100 کتێب کە لە بەرگ بۆ بەر خوێندوونمانەتەوە لە ماوەی 10 ساڵدا خوێندنەوەی وێنەیمان بۆ 400 کتێب بکردایە لە ماوەی 3 ساڵدا. بەڕای من توێژینەوەکان لەسەر خوێندنەوەی وێنەیی کەم و کوڕیان زۆر تێدایە و گرفتیان ئەوەیە دەیانەوێ ئەنجامێکی بەرچاو لە ماوەی چەند خولەک و کاتژمێرێکدا بەدەست بێنرێت. بەڵام بەو شێوەیەی کە باسم کرد لە پاش تێپەڕبوونی ساڵێک یان زیاتر پێدەچێت دەرەنجامەکان هەمان دەرەنجام بێت کە بە خوێندنەوەی بەرگ بۆ بەرگ لە ماوەیەکی زۆردا بەدەستهێنرابێت. لە کاتێکدا خوێندنەوەی وێنەیی ڕێگر نییە لەوەی کتێبێک بەرگ بۆ بەرگ بخوێنرێتەوە. بەڵام ئەگەری زۆرە ئەگەر شارەزابین لە کتێبێکدا هەر خۆمان بڕیاری ئەوە بدەین کە هەندێکی نەخوێنینەوە، کەواتە لە بری ئەوەی هەندێکی ناخوێنینەوە دەتوانین خوێندنەوەی وێنەی بۆ کتێبێکی تر بکەین. ماوەی خوێندنەوە زۆر کەس بیر لەوە دەکەنەوە کە بە کاتژمێرێک چەند لاپەڕا بخوێننەوە، بەڵام لە کوی پرۆسەکە بیر لەوە ناکەنەوە کە پاش خوێندنەوەکە مێشکیان چەندە ماوەی پێویستە تا بە شێوەی نائاگا زانیاریەکان بترشێنێت. هەروەک چۆن بەرسیلە بۆ ماوەیەک دەبێت دابنرێت تاوەکو دەبێتە سرکە یان چۆن ترێ ماوەی پێویستە تا دەبێتە شەراب. بەڵێ مێشکی ئێمە پێویستی بە ماوەیەکی دیاریکراو هەیە لە پێش خوێندنەوە و پاش خوێندنەوە. ئەو ماوەیە دابینکاریەکی زۆر باشە بۆ هەڵەنجانی بیرۆکە و زانیاریەکان لەلایەن خوێنەرەوە. ماوەی پێش خوێندنەوە وا باشە ئەگەر بڕیاری خوێندنەوەی پەرتووکێکماندا چ لە کاتی کڕین یان ڕۆژانە پێش کاتی دیاریکراو بۆ خوێندنەوەی جارجارە سەرنجی بەرگ و پێڕست و سەربابەتەکان بدەین و جارجارە چاومان بە چەند دێڕێک دەکەوێت کە جێگای سەرنجن. بۆیە باش وایە هەندێک دێڕی بخوێنینەوە ئەگەر بۆ ماوەی تەنها 4 خولەکیش بووە. ئەم کارە نائاگامان دەخاتە کار بۆ ئەوەی کاری لەسەر بکات. ئەگەر نائاگا بەرامبەر بە بابەتێک هەستەوەر ببێت تەنانەت لە کاتی خواردن و خەوتن و وەرزش و کاری ڕۆژانەشدا سەرقاڵی پرۆسێسی هەر زانیاری و تێگەشتن و یادەوەریەکانمان دەبێت کە پەیوەندی پێوە هەیە. ئەمە ڕازێکە کە خوێنەرانی ئارەزوومەند سوودمەند دەبن لە خوێندنەوەکەیان و خوێندکاران بۆ پرۆگرامێکی ناچاری خوێندنەکەیان لی بێبەشن و دواتریش بە دژواری لە هەمان کاتدا بە کرچووکاڵی دەتوانن زانیاریەکان پرۆسێس بکەن. ماوەی پاش خوێندنەوە ئەگەر کەسێ لە ماوەیەکی دیاریکراودا بڕێکی دیاریکراو لە پەرتووک لەسەر بابەتێک بخوێنێتەوە و دواتر ڕاستەوخۆ لەو بارەوە قسە بکات و شارەزاییە نوێیەکەی بخاتە ڕوو، دەبینیت زانیاری و بیرکردنەوەکانی ڕووکەش و سەرەتایی و بێناوەڕۆکن لە چاو کەسی دووەم کە پاش ئەو خوێندنەوەیە ماوەی چەند مانگێک تێپەڕیوە و بەڵام هەر بابەتەکە جێگەی بایەخێتی ئەگەرچی کەسی دووەم پێدەچێت زۆرێک لە زانیاریەکانی لەبیر چوو بێتەوە. لێرەدا باش وایە تا پێمان دەکرێت زۆرترین بابەتی نووسراومان لە بوارێکی دیاریکراودا بینی بێت و کۆمەڵێکی زۆر پێویست لەو بابەتانەمان خوێندبێتەوە و دواتر بۆ ماوەیەک لێی داببڕین پاشان بە خوێندنەوەی سەرچاوەیەکی تر لەو بوارەدا پێداچوونەوەیەک ئەنجام بدەین. ئەو کات بۆمان دەردەکەوێت کە مێشکمان باشتر زانیاریەکان وەردەگرێت و باشتر لێیان تێدەگات و بەیادیان دەستپێڕێت. چۆنیەتی خوێندنەوە خوێندنەوە وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد پێویستە ستراتیژی و قوڵ و ئامانزدار بێت. پاشان زۆرترین جۆری نووسراومان لەو بارەوە بینی بێت و چاومان پێداخشاندبن و گرنگترین و باشترینی ئەو نووسینانەمان خوێندبێتەوە. دواتر ماوەیەک پشومان دابێ بە مێشکمان تاوەکو زانیاریەکانی ترشاندبێت و ئامادەی کردبن بۆ هەڵەنجانێکی ورد و قوڵ. تەکنیکێک لە چۆنایەتی خوێندنەوەدا کە زۆر لێی سوودمەند بووم ئەوەیە لە بوارێکی دیاریکراودا لە چەند سەرچاوەیەکەوە زانیاری وەربگرە و بخوێنەرەوە. ئەگەر ڕوبەڕووی بابەتێک بوویتەوە کە دژوار بوو پێویست ناکات کاتی خۆت بەزایە بدەیت و ڕوبەڕووی ببیتەوە واز نەهێنیت تا تێدەگەیت، بەڵکو بە خێرایی بەسەریدا بڕوو. ئەگەر ئەو بابەتە لەو بوارەدا زۆر جێگەی بایەخ بێت ئەوا لە نووسراوەکانی داهاتوودا دێتەوە بەردەستت. یەکەم خاڵی گرنگ ئەوەیە پێدەچێت ئەو نووسەرە بە شێوەیەک لەبارەی ئەو بابەتەوە نووسیبێتی کە لەگەڵ جۆری کەسایەتی تۆ و ستایلی فێربوون و کارکردنی مێشکت نەگونجێت، یان ئەو بابەتە بۆ تۆ زۆر نوێیە و مێشکی تۆ لە یەکەم جاردا ناتوانێت بە باشی کاری لەسەر بکات. هەروەها ئەوەشت لەبیر بێت تۆ هێشتا دڵنیانیت لە گرنگی ئەو بابەتە، کەواتە بە ئارامی و دوور لە بێزاری بەردەوام بە لە خوێندنەوە. چەندایەتی خوێندنەوە بە دڵنیایی چەندایەتیش لە پاش چۆنایەتیەوە جێگەی بایەخە. باشترین کارێکە بە درێژایی خوێندنەوە بیکەیت ئەوەیە کە هەمیشە بیرت لای ئەوە هەبێت کات سنووردارە و هەرگیز کات بەشی پێویست نییە. هەر بۆیە خوێندنەوەی پەرتووکێکی دیاریکراو وەک هەر کارێکی تر ئەگەر کاتێکی کەمی بۆ دیاری بکەین کەمتر تووشی بیربڵاوی دەبێت.
کەسانێک هەن خاوەنی ئیرادەیەکی بەهێزن و لەسەر بوارێکی دیاریکرا و بەدەیان پەرتووکی گەورە دیاری دەکەن بۆ خوێندنەوە. ئەمە خویەکی زۆر باشە، بەتایبەت بۆ ئەوانەی کە لە بوارێکدا پسپۆڕن یان دەیانەوێت لەو بارەوە بنووسن، کۆرسێ پێشکەش بکەن یان سیمینارێک. بە چ زمانێک بخوێنینەوە؟ لە هەر بوارێکدا زمان ڕۆڵی سەرەکی دەبینێت. خوێنەر پێویستە بەردەوام هەوڵ بدات شارەزایی لە زماندا پەیدا بکات. ئامرازی دەستی خوێنەر ئەو تێکستەیە کە هەر دەبێت بە زمانێک نووسرابێت. بەداخەوە کەسانێک هەن لە زمانی دایکیاندا باش شارەزا نین. ئەمە جۆرێکە لە کەم و کوڕی کە دواتر لەگەڵیاندا دەمێنێتەوە، ئەگەرچی دواتر سەرچاوەی خوێندنەوەیان بە زمانێکی بیانی بێت کە دەیزانن. بۆ ئەم مەبەستە خوێنەر هەمیشە پێویستە شارەزایی لە زمانی دایکیدا باشتر بکات، چونکە بەڵگەنەویستە هەرگیز زمانی بیانی نابێتە زمانی دایک. فێربوونی زمانی بیانی گرنگیەکی زۆر گەورەی هەیە تاوەکو خوێنەر باشتر تێبگات. بۆ نمونە خوێنەرێکی کورد کە زمانەکانی فارسی و تورکی و عەرەبی دەزانێت، لە زۆرێک لە نووسینە کوردیەکانی کۆن و نوێ دەتوانێت باشتر سەری لە دەربکات. هەروەها هەندێک بوار بە زمانێکی دیاریکرا و نووسینی باشترمان بۆ چنگ دەکەوێت، وەک لە بواری زانستە جۆربەجۆرەکاندا بە زمانی ئینگلیزی نووسراوی باشترمان دەست دەکەوێت تاوەکو بە زمانی فارسی، یان لەباری ئاین بەتایبەت ئاینی ئیسلام یان یاسا بە زمانی عەرەبی دەتوانین باشتر سەرچاومان دەست بخەین و بخوێنینەوە. تاڵێکی تر هەروەک چۆن لە خوێندنەوەی بابەتێکی دیاریکراودا ئەگەر نووسراوی جیاوازی چەند نووسەرێک بخوێنینەوە ڕێمان دەکەوێتە ڕێگای ئاسان بۆ بابەتە دژوارەکانی. هەر بەو شێوەیەش ئەگەر بە چەند زمانێک بابەتێکی دیاریکراو بخوێنینەوە قوڵتر و باشتر تێدەگەین.